لە 2005ەوە لە ئاسایشی هەولێر دەستگیر کرا لەلایەن کاک بارزانەوە. کاک بارزان ئەتو دوای پاشی 2 ساڵی گوتە من وا لە گشتیە چوومە گشتی دەلێنە من لێرە نییە. ئێستش نامەکەمدا دەست برا گەورە لە پارکی شانەدەر خەبەرشیان دامی گوتیان دایە وەرە ئیشاءالله برا گەورە ئەمری پێمان کردی وەرە مەهاجی پیاوەکەت دەکەینەوە. منیش باشە حتاکو ئێستا ئەو دەستیان پێکردم لەبەر چی مهاجی پیاوەکەمتان نەکردەوە و قسەی برا گەورەتان پشتگێ خست. باشە لەبەردا چیوانە خۆشە لە ماڵێکە بەخوای نووسکەی لێوە نایەتن، یعنی دەڵێ بەسەوەی پێشەوەی بمرم کوڕەکەم لە باوەش بگرم چاوەکانم لە دەست دایاندەی بگیرێم. ئەمن هەر بەخۆم هات تووشی نەخۆشی دڵ بوومە، تووشی نەخۆشی سوکەری بوومە دەومیشک دەبی بەخوای ئەوەندە قسە و یعنی ئەوەندە دووبارەی بکەمەوە. ئاسایش دانرایە لە بۆ بەس لە بۆ گرتنی خەڵکی یان لەبەرەوەی کە مافمان بدەن و ئایا شتێکمان لە بۆ بکەن. باشە دەیانگرن قەیدی ناکە ئیدە حەقەکەشمان بدەنەوە. پێم پیشاندم بزان پیاوەکەم لەسەر چ گیرایە و بزانم یعنی تاوانەکەی چییە. باشە ئەوە دامانەکە ئەو پیاوە لەسەر ئیسلامی گیرەوە. ئیسلامی یعنی هەموو غەیرە دینەچی تێدایە، موسڵمانی تێدایە، مەسیحی تێدایە، یعنی هەموو لایەنەچی تێدایە. کێشەی ئەوەم هەیە خانیم کە فرۆشتیتم 5 ساڵە بەناو ناکرێتن چکە بەناوی پیاوەکەمە. دەچمە ئاسایشی هەولێر دەڵێم کاک بارزان بە خۆت گرتیتت وەرەقەکەم بدێ باشە ئەمن بچمە و معاملاتی خۆمی پێ بکەم. ماڵەکە دەڵێن ئەگە بەناومان نەکەی وەرە پارەکەم بدەوە. من پارەی بەچ بدەمەوە، من 6 دەفتەری بەچ بدەمەوە ئەو صاحب ماڵە. کاک بارزان ئەتو لێوێ دانیشتی ئێغێ دەبی یعنی جێبستی قسەکانمان بی ئەمە بتانین بتبینین. دەسمە مافی مرۆڤ دەڵێن ئەو ئافرەتە سکاڵی کردێم سکاڵە لە چێ بکەم؟ لە حکومەتی هەرێم بکەم، لە ئاسایشەکان بکەم، یعنی بێن بەخۆم دەستگیر بکەن. ئەم سکاڵام نەکردی، ئەم داواکاریم جێبەجێ کرد، داواکاریم تەقدیم کردیە جێبەجێ بکەن لە بۆ من. کاک بارزان بەخۆی پێم دەڵێدایە ئەگەر کوشتبمان خۆ حکومەت شەرم لە من و تو ناکە وەرە جەنازەکەی بەوە ئەی مادەم نەتان کوشتێ ئەی لۆ پێم پیشان نادەن. یعنی لە هیچ قانون و هیچ دەوڵەتە نەبووە کە 20 ساڵ ئەتو پیاوی سجن بکەی بەبێ محکەمە بەبێەوەی حکم بدرێتن. والله یعنی دەوم هیچک دەبی ئەوەندە قسان بکەم بە قورآن، یعنی وەم لێ هاتیە هیچ یعنی ئاگام لە خۆم نییە کە قسان دەکەم. بەس دەڵێم بەس پیاوەکەم پێی پیشاندەن لەناو ئەو خەموخەفەتە ئەمنیش بە دەربچم